بەناوی خی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەڵاو و ڕەحمەتی خی پەروەردیگارتان لەسەر بێت لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە شاری هەولێر هەڵدەستێت بە دابەشکردنی هاوکاری بۆ 100 لە نەخۆشانی شێرپەنجە کە بۆ هەر یەکێک لە نەخۆشان بڕی 200,000 دینار دابین کراوە لە ڕێگای خێرخوازانەوە. سەرڕای ئەوە کەوا دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەی تری بێباوکان و پرۆژەی نەخۆشانی تری تالاسیما و گورچیلا و هەروەها دابەشکردنی کورسی شەحن بۆ کەسانی کەم ئەندام و کۆمەڵێک پرۆژەی تر بۆ دروستکردنی خانوو ئەوەش یەکێکە لەو پرۆژانە کە لە مانجی ڕەمەزاندا ئەنجام دەدرێتن بەو هیوایەن کەوا ببێتە جێگای ڕەزامەندی خی پەروەردیگار و دڵخۆشکردنی نەخۆشەکان و ئێوەی بەڕێز و خۆشەویست و دەوڵەمەند و خوا پێداویش هیمەتی زیاتر بکەن بۆ ئەوەی کەوا چین و توێژەکانی پێویستی لەو کۆمەلگایە کەم بکەینەوە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین. فەرمونون لەگەڵمان بن لەو بەرنامەیە. ئەو نەخۆشە لە پارێکەوە تووشە و شێرپەنجەی بووە لە پارێکەوە عیلاجی دەکەن بردمانە ئیرانیش لە زۆر ئەشعە و ئەوانیان لۆ کرد زەرعیان لۆ کرد دەرمانەوە ئیسفادەی نەبوو پارەمان سوود تەقریبان 70 وەرەقە لەوێ ئینامانەوە ئێرە دیسان وا لەوێش هەر عیلاجی لۆ دەکەن کیمیایەوە جاروبار دەرزی لۆ دەکڕین لە دەرێ جاروبار ئەشعەی لۆ دەگرین لە حسابی خۆمان لە دەرێ داوامان لە خێرخوازە یارمەتیمان بدەن سوپاسیان دەکەین. من وەکو دایکی نەخۆشێک دەستخۆشی خۆم لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ یارمەتیدانی ئەو نەخۆشانە خی گەورە پاداشتیان داتەوە. بەڕاستی نەخۆشانی شێرپەنجە زۆر پێویستیان بە یارمەتیە پێویستیان بە هاوکاریە بە تایبەتی لەو زروفە زۆر پێویستیان بە یارمەتیە داوا لە خێرخوازان دەکەم یارمەتیان دەن و بەهانایان وەرن چونکە عیلاجەکانیان زۆر گرانە دەرزیەکانیان زۆر گرانە زۆر جار نەخۆشانی شێرپەنجە لە نەخۆشخانەی نانەکەری عیلاجەکانیان دەست ناکەوێتن جا بۆیە داوا لە خێرخوازانەکەم بەهانایان بێن و یارمەتیان بدەن و دەستخۆشی خۆشم لە دەستگای بەخشینەکەم بەڕاستی کارێکی زۆر پیرۆز و گەورەیان ئەنجامدا پار ساڵ هەر نەخۆشیەک 100,000یان دابەش کرد بەسەریان ئەم ساڵ 200,000 خی گەورە پاداشتیان داتەوە نمونەیان زۆر بێتن خوا خێریان بنووسێتن. کە ئەمای نەخۆش هەردەم چاومان لە حکوومەتی بوو ڕاستی یارمەتیماندا کەچی ئەمە مەحاناتمان زۆرە ئەم یەک بە خۆم نەخۆشم لە نانەکەلی بەخوای ئەوە مانگێک زیاترە پێویستیم بە عیلاجە دەرزی کە دەرزیەکی دەکڕم بە 45,000 یانیەوە بەسیترین دەرزیە داوا لەو خێرخوازانە دەکەم داوا لەو بەخشندانە دەکەم کە یارمەتیمان بدا هاوکاریمە کە سوپاسی گۆش دەکەم کە ئەو ڕووکە بەو هاوکاریەی کە هەستان کە هەموو ساڵێک ئەوە هاوکاری خەڵک دەکەن پار ساڵ 100,000 بوو بەس ئەو سار بە ئیزنی خوای گەورە بە ئیزنی ئەو خێرخوازە و بە ئیزنی گۆش بووە 200,000 ئێمەش زۆر مەمنونین گۆینە زۆر سوپاستان دەکەم ئینشاڵڵا نمونەتان زۆربی خوای گەورە پاداشتی گۆش بداتەوە پاداشتی خێرخوازانیش بداتەوە ئینشاڵڵا ساڵێکی تر دو ساڵ کەس محتاج نابی ئینشاڵڵا بەس ئینشاڵڵا ئەگەر ماین زیاتر دەبی ئینشاڵڵا بەرەو پێش دەکەی ئەو بەرنامەش
ئیشاڵە خوای گەورە پاداشتان بدات، پاداش دنیا و قیامەتیشتان بداتەوە. بەلای خۆی گەورە میهرەبان لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە دیارە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی پرۆژەی ئامادە کرد بوو کە لە نێو مانجی ڕەمەزانی پیرۆزدا بتوانی خزمەتێکی باش بە تەواوی چینی توێژەکان بکات لە هەرێمی کوردستان. دیارە ئەمڕۆ کە ئێمە نووسینگەی هەولێر ئامادەکاریمان کرد بۆ 100 نەخۆشی نەخۆشخانەی نانەکەلی کە نەخۆشی شێرپەنجەیان هەبوو. ئەمڕۆ سوپاس بۆ خی گەورە لایەن خێرخوازانەوە توانیمان بڕی 20 میلیۆن دینار بە 100 نەخۆشی نەخۆشخانەی نانەکەلی دابش بکەین کە بۆ هەر نەخۆشێک ئێمە بڕی 200,000 دینارمان پێدان. دیارە ئەمە یەکێک بوو لەو پرۆژانێک کە ئەمڕۆ کۆتاییمان پێهینا و ئەلحەمدولیلا توانیمان هاوکاری سەر لەو نەخۆشانە بکەین. لێرەوە دوعای خێر بۆ خێرخوازان دەکەین، داواکاری لە خۆی پەروەردگار خی گەورە پاداشتی خێریان بداتەوە کە هەر هاوکاری بەردەواممانن کە چۆن لە ساڵەکانی ڕابردوو دەستگای خێرخوازی بەخشین توانی پرۆژەکانی جێبەجێ بکات. دیارە ئەو پرۆژانە بەشێکی باشی ئەلحەمدولیلا جێبەجێ کراوە لە تەواوی شار و شارچکەکان. بۆیە ئێمە لێرەوە پێتان دەڵێن ببەخشن تاکو بەخشین بەردەوام بێت. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، ئەوەی بینیتان دابەشکردنی هاوکاری بوو بەسەر نەخۆشانی شێرپەنجە کەوا لەلایەن خێرخوازانەوە و لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەو هاوکاریان بەدەستگەیشت. بەو هیوایەن کەوا کەمێک لە ئازار و ناخۆشی و میحنەتەکانیان کەم ببێتەوە، بەو مانگە ڕەمەزانە دڵی 100 کەس لەو نەخۆشانەمان خۆش کرد و ئێوەی خێرخواز و خواپێداویش دەتوانن بە هاوکاریەکانتان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە زیاتر و زۆرتر دڵی کەسانی کەم دەرامەت و هەژار و نەخۆش و بێباوک و نەخۆشانی تری کەم ئەندام دڵخۆش بکەن. بەو هیوایەن کە خوای پەروەردیگار لە هەموو لایەکمان قبول بکات و تاوەکو بەرنامەیەکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه.